دەچینە لای پرس و باس و بابەتێکی تر وەکو لە سەرەتای بەرنامەکە ماژەم پێکرد ئەمڕۆ 51 ساڵ تێدەپەڕێ بەسەر بردومانی قەڵاتجێ کە بەداخەوە ژمارەیەک هاوڵاتی و خوێندکاری زانکۆ بوونە قوربانی شەهید بوون بریندار بوون ئەمڕۆ بۆ بەرزڕاگرتنی ڕۆحی ئەو قوربانیانە ئەو شەهیدانە مناسبەتی جیاواز هەڵبەتە لە قەڵاتجێ بەڕێوە چووە ئێمان دێگفتوگۆ دەکەین لەگەڵ قایمقامی پشدەر زۆر بەڕێز بەکر بایس ڕاستەوخۆ لەگەڵمانە کاک بەکر سڵاوت لێ بێم کاتت باش سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردنت لەگەڵمان ئەمەوێت لەوە دەست پێ بکەم سەرەتا ئەو دەڤەرە دەڤەرێکی قوربانی دەرە ئەو ناوچەیە ناوچەیەکی قوربانی دەرە یعنی کەم ماڵێ شەیری نەبێ قوربانی نەبێ وەکو زۆرێک لە ناوچەکانی تری هەرێمی کوردستان دەمێ بزانم ئەمڕۆ کەسوکاری شەیدان کەسوکاری قوربانیان داوای چی دەکەن پێویستیان بە چییە لەوێ ئێوە بتوانن بۆیان بکەن بە هەوڵ و هیمەتی حکوومەت ئەگەر دەستگیرۆیتان بکە بەڵێ دەستان خۆش بێمن لە ساڵیادی کارەسات و ڕاپەڕینی 24 قەڵازێ و دەڤەری پشدەر سەری ڕێز و نەوازش بۆ شەهیدانی کارەسات و ڕاپەڕین و سەرجەم شەهیدانی نیشتیمان دادەنەوێنم بەو هیواین کە لە ساڵیادی ئایندەدا بتوانین یادەکە لە کەشێکی ئارام و پڕ خزمەتگوزاریدا بەسەر بکەینەوە بەڵام لە ڕاستیدا جەنابەت ئاماژەت بەوەیدا کە باسی کارەساتی ساڵی 74 کرد کە لەلایەن بڵێن حکوومەتی ئەوسای بەعسەوە کە سنتەری شار و سنتەری زانکۆی سلێمانی لە ناو قەڵازێ بەچێکی قەدەغەکراوی ناپاڵمی نێودەوڵەتی دابێژراوە من پێم باشە لێرەدا ئاماژە بەوە بکەم کە مەسەلەی 24 لە ڕاستیدا لای ئێمە لە قەڵازێ و لە سنووری پشدەر لای پشدەریەکان دوو دەلالەتی هەیە دەلالەتێکیانەوەیە کە ئەوەیە کە تاوانێکی کەموێنە سنتەری شار و سنتەری زانکۆ بۆ دوومان کراوە زیاتر لە 134 شەهید و نزیکەی 300 کەسیش لە ژن و منداڵ و خوێندکاری زانکۆ و سازی زانکۆی بێ سڤیل و بێتاوان شەهید بووە دیوێکی ئەوەیە دەلالەتێکی ئەوەیە کە باس لەو غەدرە مێژوویە دەکات دەلالەتی دووەمی لە ڕاستیدا ڕاپەڕین و خۆپیشاندانی ساڵی 82 لە هەمان ڕۆژە 24 ساڵی 1982 ئەنێەوە دەیسەلمێنێ کە بەرخودان و نەبەزین و تێکۆشانی خەڵکی ئەو شارە لەگەڵەوەشدا کە غەدێکی گەورەی مێژووی لە ساڵی 74 لێکراوە دوای 8 ساڵ جارێکی کە خەڵکی ئەو شارە ینی گەورەتی بەرخودانیا کرد ئەسڵەن پێمان وایە ئەو ڕاپەڕینەی کە لە ساڵی 82 کرا ینی دەستپێکی خەباتی سیاسی جەماوەری بوو کە لە سەقەبرانی قەڵازێەوە دەستی پێکرد پێمان وایە لە ساڵی 1930 ینی لە 6 ئەیلولی بەردەرکی سەرای ساڵی سلێمانی لە ساڵی 1930 لەوە بەدواوە بە هیچ جۆرێک ینی ئەو مۆدێلە لە خەبات لە هەرێمی کوردستان ڕاستەکەی وجودی نێبووە برەوی نێبووە بەڵام پێمان وایەوە دەستپێکی خەباتی سیاسی جەماوەری لە سەقەبرانی قەڵازێەوە دەستی پێکرد وەکو تەحەدایەک وەکو بەرخودانێک بۆ ئەو غەدرە گەورەیە کە لە ساڵی 74 لە شارەکە و لە دەڤەری پشدەر کرا بوو دواتریش ئەو مۆدێلە لە خەبات ڕاستی بوو بە مۆدێلی خەباتی سەردەم و خۆتان دەزانن یاری دواتر هەموو شوێنەکانی کوردستانی گرتەوە ئەو مۆدێلە بەرەنجامەکەشی ئەوە بوو کە لە ساڵی 91 ینی ڕاپەڕی نەمەزنەکەی بەهاری 91 خەڵکی کوردستانی لێکەوتەوە کە دواتر من پێم وایە هەموو دام و دەستگا و پەرلەمان و حکوومەت و دام و دەستگا حکومڕانیەکانی کوردستان ینی زادەی ئەو مۆدێلە لە خەباتە بوون کە لە سەقەبرانی قەڵازێ و لە قەڵازێەوە سەری هەڵدا ئەوەی کە پەیوەندی بە کەسوکاری شەهیدانەوە هەیە بەڕاستی بەداخەوە ینی تۆ کە بێ سەیرێکی مێژووی قەڵازێ و پشدەر بکەی ینی هەر لە دێر زەمانەوە ینی ماوەیەکی زۆر لە شۆڕشی کۆن و نوێژدا ینی سنوورەکەی ئێمە لە مەرکەزی سەدارەی سیاسەتی کوردیدا بووە بەڵام ئەگە سەیری ینی مەرگەساتەکانی بکەی ئەگە سەیری ڕۆژە تاڵ و ناخۆشەکانی بکەیت مەسەلەن لە ساڵی 74 بەچێکی ناپاڵمی نێودەوڵەتی قەدەغەکرا و دابێژرا و سەدان شەید و برینداری لێکەوتەوە دواتر
ڕاپەڕینی ساڵی هەشتا و دووکراوە دواتر لە ساڵی هەشتا و جارێکیکە پشدەرداری بەسەر بەردیەوە نەماوە هەر هەمووی تەرحیل کراوە تەخت کراوە بە ناوچەیەکی محەڕەمە بەڵام دواتر جاریشکە لە ساڵی 91 دوای ڕاپەڕینی خەڵکی کوردستانەوە دانکراوەتەوە ئەوەی کە جێگای نیگەرانی و سەرنجە لە ڕاستیدا هەر پەیوەست بە وەڵامی پرسیارەکەی جەنابیشتەوە ئێمە پێمە وایە پشدەر ڕاستە خزمەت گوزاری کراوە بەڵام لە ئاسی پێداویستەکانی خەڵکدانە لە ئاسی ئەو هەموو ماڵوێرانی و کارەساتنیەکە بەسەر سنووری بەسەر خەڵکی سنوورەکە هاتووە بۆیە ئێمە پێمان وایە حکوومەتتی هەرێمی کوردستان لەوەیان خەمسال بووە کە ینی مامەڵەیەکی سنایی لەگەڵ ئەو سنوورە نەکردووە ئێساشی لەگەڵدا بێت کە سوکاری شەیدان خەڵکەکە ڕوخساری ئەو وێرانکاری و ئەو نەهامەتیانە بە ڕوخساری خەڵک و ناوچەکەەوە دیارە هیوادارم حکوومەتتی هەرێمی کوردستان لاینندەی زۆر نزەریدا بتوانێت ئاوڕێکی جدی لەو منتیقەیە بداتەوە بۆ لانی کەم خەڵک بتوانێت لە سایەی خزمەت گوزارێکی گونجاودا ژیان بەسەبەرێ باشە کاگە بووبەکر سروشتەکە سروشتێکی زۆر جوانە ناوچەکە ناوچەیەکی زۆر جوانە ینی ئەو دەڤەرە هەر یەک پارچە دەڵی تابلۆیەکە بە تایبەت لە بەهاراندا و دوسێ مانگەی بەهار ینی حکوومەت دەعمتانەکە بۆی کە ئەم ناوچەیە بە شێوازێک بێ ینی کەم گەنجەکانی کۆز نەکەن کە بەداخەوە گەنجەمو ناوچەکان کۆز دەکەن بەڵام دەڤەرەکەی ئێوە ینی وا دەردەکەوێت زیاتر ینی گەنجەکانی وڵاتەکە بەجێ دەهێڵن پێ دوایە بۆچی؟ لە ڕاستیدا دەست خۆش بێ پرسیارێکی زۆر بەجێە ینی لەجێ خۆیدا پرسیارەکەتان ئێمە پێمان وایە ئێمە بەرغەزەبی جوغرافیا کەوتوین ینی باجی هەڵکەوتەی جوغرافیای مووقعی خۆمان دەدەین ئەگە سەیری قەزای پشدەر بکەین لە ڕووی دووری و نزیکی لە شارە گەورەکانی سلێمانی و هەولێر و دهۆکەوە لە ڕاستیدا لەو شارە لە سنتەرە گەورەکانی بازرگانی لە هەرێمی کوردستان ینی دوورە ئێوە وای کردووە کە پشدەر وەکو مووقعی جوغرافیا ببێت بە شوێنێکی دوورە دەستی پەراوێسخراوی پشتگوێخراو ینی لەو حاڵەتەدا ینی دەرەنجامی ئەو مووقع جوغرافیە وای کردووە کە زمینەی بەگەڕخستنی سەرمایە کەرتی تایبەت لای ئێمە ئەگە سفر نەبێت لە ڕاستیدا زۆر لاوازە ینی لە حاڵەتی ئاوادا ینی ئەرکی حکوومەتتی هەرێمی کوردستانە ینی شوێنێک کە مووقعی جوغرافیاکەی وابێ بۆ بەرهێن ڕووی تێنەکە بۆ ئەوەی سەرمایەکانی لێرەوە گەڕخات یارکی حکوومەتتی هەرێمی کوردستانە لە ڕێگای پرۆژەی دوورمەوەدا و استراتیژیەوە بێ دەستکاری ژێرخانی ئابووری ئەو سنوورە بکە بۆ ئەوەی زۆرترین فرسەتی کارکردن و هەلی کار بۆ گەنجانی ئەو منتیقەیە فراهم کات و بدۆزێتەوە بەداخەوە تا ئێستا من خەمساردیەکی زۆر زیاد لە پێویست دەبینم کە لەلایەن حکوومەتتی هەرێمی کوردستان و لە دەسەڵاتی خۆماڵی کوردی ئەوە ژوای کردووە کە ئێمە ینی بەشی شێرمان بەرکەوێت لە مەسلەی کۆچی بە لێشاوی گەنجان بەرەو هەندەران و ینی کەسێک گەنجێکەگە زۆر ناسار نەبێ بڕواتان بێ دەستکاری ئەو هەموو خولیا و تەمەندا و خەیاڵ و خۆشەویستی ئایلە و پەیوەندی کۆمەڵایەتیان نابێ بە ڕێگای هاتوونەهادا بڕوات و بەرەو هەندەران من هیوادارم حکوومەتتی هەرێمی کوردستان ینی ئەو هۆشداریانەیە کە ئێمە چەندی جار داومانە بە نەزەری ئاعتیباری وەرگێ پێشتریش ڕامانگەیاندووە ئەگەر پشدەر بە هەمان ئەم لێڤڵی ئێستا بەردەوام بێ سەردەمانێکی زۆر نزیک ینی پێمان وایە پشدەر دەبێ بە مەملەکەتی پیر و بە ساڵات چوان هیوادارم حکوومەتتی هەرێمی کوردستان ینی لەوە زیاتر ینی خەمسات نەبێ بەرامبەر بە دەڤەرەکەی ئێمە لە ڕاستیدا ئەوەکانمان ئەوەندە قورس نییە ینی چەند پرۆژەیەکەیە کە لە سنوورەکەی ئێمە ئەگەر حکوومەتتی هەرێمی کوردستان بێتە سەرخەت ئێمە پێمان وایە دەتوانێت دەستکاری باشی ینی ڕووکاری ئابووری ئەو منتیقەیە بکە وەجی اقتصادی ئەو منتیقەیە بگۆڕێ لانی کەم دەتوانێت لە ڕێگای مەرجێکی لێوەگە بکرێ بە مەرجێکی دەوڵەتی دەتوانێت ئەو دەڤەری پشدەر و بێتوانە بیکە بە زۆنێکی تیجاری زۆنێکی بازرگانی زۆر باش کە زۆرترین خەڵک دەتوانێت ئیسفادەی لێبکە ئەوەی کە پەیوەندیشی بە ئاوردانەوەی دووەمەوەیە من هیوادارم سەرۆکایەتی حکوومەتتی هەرێمی کوردستان ئەگەر بەس ئەوەندە ئەو هینە بگەیەنم هیوادارم مەجالێکمان دەی ینی تەنها ئەگەر بکرێت لە ڕێگای داهاتی مەرجی کێلێەوە کە ڕۆژانە داهاتێکی مسۆگەر و باشی هەیە ئەگەر نسبەتێک لە داهاتەکەی دابدرێ بۆ ئەو پرۆژانێک کە لەو سنوورە وەستاون و جاریشکە بخرێنەوە سەر پێ و کارکردن لە پرۆژەکاندا دەست پێ بکاتەوە پێمان وایە دەتوانین خزمەتێکی باشی سنوورەکەمان بکەین زۆر باشە کاگە بووبەکر بۆکو بەڕێزی ئاماژەت پێکرد وتێت ینی بە چەند پرۆژێکی استراتیژی دەتوانێت دەڤەرەکە ببوژێنێتەوە ئێمە لە سەرەتای
پێکێنانی کابینەی دێمی حکوومەتتی هەرێمی کوردستان داین. ئەو پرۆژە استراتیژیانە چییە؟ باسی لە مەرزی کەلێ کرد، بەڵام ڕەنگە تەناخودی مەرزێک بەس نەبێ. ئەنی ئەو پرۆژە استراتیژیانە چییە کە ئێوە پێشنیاری دەکەن و خەڵک داوای دەکا لە دەڤەرەکەیان هەبێ؟ وڵات لە ڕاستیدا چەند پرۆژێکی استراتیژی هەیە ئێمە کە دەتوانین پێداگیری لەسەر بکەین. یەکێک لەوانە گۆڕینی ئیمتیازی مەرزی کێلێ، ینی پەرەپێدانێکی باشتری مەرزی کێلێەوە بۆ ئەوەی لە ڕووی تیجاریەوە زۆرترین فرسەتی کارکردن بۆ خەڵک دروست بکە. ئێمە پێمان وایە ئەوە کاریگەری زۆری دەبێت. مەسەلەن تۆ ئەگەر سەیری چۆمان و کەلار بکەیت بەهۆی مەرزەکانی حاجۆمەران و پەرویزخانەوە، ینی چ گۆڕانکاریەک بەسەر ئەو دوو شوێنە داهاتەوە. بەڵام لەبەرەوەی مەرجەکە مەرجی ئێمە تا ئێساش مەرجێکی نیمچە فەرمیە و تا ئێستا بازارچەی لێ نەک بازاڕی گەورە، ئەنیەوە نەبووتە هۆی ئەوەی کە چۆن دەڵێ ینی کاریگەریەکی زۆر بەجێبیاڵێ لەسەر ژیان و گوزەرانی خەڵکی دەڤەری پشدەر و تەنانەت ئیدارەی ڕاپەڕینیش. پرۆژەی دووەممان لە ڕاستیدا دروستکردنی بەنداوی دەڵگەیە. هەچەندە من بۆ خۆم زۆر ومێدم بە دروستکردنی بەنداوەکە نەماوە، لەبەرەوەی ئێستا سیاسەتی ئاو یا ئیدارەدانی سەرچاوەکانی ئاو زیاتر پەیوەندی بە عێراقەوەیە. خۆزگە حکوومەتتی هەرێمی کوردستان لەو کاتێدا کە هەم پارەی پێویستی لەبەردەستدا بوو، هەم عیلاقاتی لەگەڵ مرکز بە شێوەیەک بوو کە دەیتوانی خۆی سەردەکە دروستکات. ئەگە سەدی دەڵگە دروست بکرێت یا دروست بکرابایە، هیوادارم دروست بکرێت. ئێمە پێمان وایە ئەمنی ئاوی پشدەر و بیتوێن و دەریاچەی ئاوی دەریاچەی دوکانیش نییە مسۆگەرتر دەبێت. بەڵام ئەوەی بە پێ و زانیارەی کە ئێمە هەمانە ینی ئەوانەی کە لە وەزارەتی سەرچاوە ئاویەکانی عێراقن دانی لەگەڵ دروستکردنی سەدی دەڵگەنین، لەبەرەوەی پیان وایە دەبێتە جاریشکە دەبێت بە وەرەقەیەکی فشار بەدەستی حکوومەتتی هەرێمی کوردستانەوە. ئەوان پیان وایە ئەو دەریاچەی دوکانە ئەگە زووتر پڕ بێت و بەر بدرێتەوە ئاواکەی بڕوا بۆ وەسەڵ و جنوبی عێراق باشتری استفادەی لێ دەکرێت. کۆمەڵی پرۆژەی تریشێ ئێمە پێمان وایە سنوورەکەی ئێمە لەبەرەوەی ناوچەیەکی تیجاریە، ناوچەیەکی بازرگانیە ببوورە. ناوچەیەکی بازرگانیە دەکرێت ینی گۆڕانکاری لە سیستمی بەرهەمێنانی زراعیدا بکرێت و بۆی کە ئەو پرۆژە ئاودێریانەی کە لە سنوورەکەی ئێمە هەن باشی دارە بدرێن یاوە تا ڕاستی پرۆژە ئاودێری تر دروست بکرێت. ئەوە لەگەڵەوەی کە ئەگەر بکرێت ینی زراعەتی بەدیل دروست بکرێت، کات سەردەمانێک ئەو پشدەر و بیتوێنە بەشێکی هەر زۆری خەڵکەکەی بە کشتتوکاڵیا بە زراعەتی تووتنەوە خەریبوون. ئێساگەر بکرێت زراعەتی بەدیل بدۆزرێتەوە پێمان وایە ئەنی ناوچەیەکی زۆر باش و بە پیتەکە دەکرێت استفادەی گەورەی لێ بکرێت. لە ڕووی سیاحیشەوە، لە ڕووی گەشت و گوزاریشەوە هەروەکو خۆت باست کرد، ینی پێمان وایە ینی دیمەن و دیمەنە جوانەکانی یا جغرافیایی جوانی پشدەر بای ئەوە دەبێت کە لە ڕووی سیاحیەوە ئاوڕێکی جدی لێ بدرێتەوە. هەچەندە ئێمە بناری قەندیلمان بەهۆی کۆمەڵێک واقعی ئەمنی و سیاسیەوە لەوانەیە زۆر گونجاونەوێت، بەڵام زۆر شوێنی ترمان هەیە کە ینی هیچ خەلەلێکی نییە، پێداویستەکانی متەتەڵەباتی سیاحی تێدایە، بەڵام پێویستی بە پشتیوانی حکوومەتتی هەرێمی کوردستانەیە کە تا ئێستا پێمان وایە بە پێویست ڕاستی نەبووە و ئێمە هەستیشمان پێکردووە. باشە کاگە بۆ کردووە پرسیارم بۆ بەڕێزت، ینی ساڵانە لەم یادانەدا بەداخۆی من لە یادەکاندا هەندێک پرۆژە بۆ شارەکان دەکرێت. لەم ساڵدا هیچ بەڵێنێک هەبوو بە هاوڵاتیان بدرێت حکوومەت لە ڕێگەی ئێوەوە بە هاوڵاتیان بڵێن وەکو بەڵێنێک بە هاوڵاتیان بڵێن کەەوە ئەم پرۆژەیە دەست پێ دەکرێن، پرۆژەیە بۆتان جێبەجێ دەکەین، شتێکی وە هەبوو ئەم ساڵ؟ وڵی بەداخەوە ینی جێگای نیگەرانیە ئەو وعدانەی کە ساڵانی پێشوش لە ساڵیادی 24 چواری قەڵازێ و پشدەردا دراون ئەوانە جێبەجێ نەبوون. ینی ئەوە وای کردووە کە ئەسڵەن نیە ئەوە کاریگەری بەجێهێشتووە لەسەر یادەوەری خەڵک، لەسەر هزر و بیر و باوەڕی خەڵک کە ینی وردەوردا لە یادەوەری خەڵکدا ئەو بۆنە نیشتیمانی و نەتەوە یانە کاڵ ببنەوە. ئەم ساڵیش وەکو باقی ساڵەکانی تر تێپەڕی بەبێ ئەوەی هیچ وعدێک هیچ پرۆژەیەک ئیطلاق بکرێ بەداخەوە. ینی ئێمە پێمان وایە ینی بەرزڕاگرتنی ئەو بۆنە نیشتیمانی و نەتەوە یانە لەوەدایە کە ساڵانە کۆمەڵی پرۆژەی خزمەتگوزاری بچێتە بواری جێبەجێکردنەوە، بچێتە خزمەتی خەڵکەوە، ینی کۆمەڵی پرۆژەی گەورە ینی کاریگەری هەبێت لە سەر ژیان و گوزارانی خەڵک ئیطلاق بکرێ. بەڵام بەداخەوە ئەم ساڵ بە هیچ شێوەیەک باسی هیچ پرۆژەیەک نەکرا. داواکاری خەڵکەکەش بەتایبەتی ئەم ساڵ
ینی بەشی هەرە زۆری باسی ئەوە دەکرا کە حکوومەتی هەرێمی کوردستان بەپێ واقعی کە هەیە بەپێ ئەوەی کە باسی دەکا کە بجێ پێویستی لە بەردەزانیە خەڵک بە شێرە زۆری داوای تەرخانکردنی نسبەتێک لە داهاتی مەرجیکە لێ دەکا بۆی ئەو پرۆژانێک کە لە کار کەوتون بەگەڕ بخرێنەوە لە سنووری ئێمە ئەنی ئەگەر بکرێ ئەو پرۆژانەی کە ڕەزامەندیا وەرگیراوە کە چوون دەستیان بە ئیش کرد و وەستاون تەنها ئەوانە دەست بەکار بکەنەوە تەواو بکرێ ئێمە پێمان وایە خزمەتێکی گەورە بە سنووری قەزای پشدار دەکرێت. زۆر بەڕێز کاگەبوو بەکر باعث قایمقامی قەزای پێشدەر سپاس دەکەم. سپاس بۆ بەشداریکردن لەگەڵمان سپاس بۆ ڕوونکردنەوەکانت بە هیوایەوەی کە خزمەتی زیاتری خەڵکی و دەڤەرە قوربانی دەرە بکرێ حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی تر لە کابینەی دێمدا کە لە سەروبەندی پێگەێنانیان پرۆژەی تایبەتیە بێ پرۆژەی استراتیژی گرنگیە بێ بۆ دەڤەر و ناوچەیە.